ای رفیقانی طریقت دردی عشقم چارکی پاییزی پیری و هات سهره سفرم سمای گلار زانه خنده بسر چو شیشه دل شکار نوری نوشینی زمی دریانه خنده بسر چو شیشه دل شکار نوری نوشینی زمی گریانه وایستا خزان آهنجی منا گل سمادکم منیش دلازم وایستا خزان آهنجی منا گل سمادکم منیش دلازم کلتو متا خوار لتصلي خوشي كتي للوت كان خلا هربرزن قلتو متى خوار لتصلي خوشي كتي للوت كان خلا هربرزن
بەسەر منەکە لێگەڕێن بەسەر مردنەکەون وەک پاییز بەسەر منەکە بەڵکو بەو سەما گەماشێتەوە بۆ دوجار عزیز تۆزێ دەرکەوێت بەڵکو بەو سەما گەماشێتەوە بۆ دوجار عزیز تۆزێ دەرکەوێت بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەند و گۆرانیبێژی ئەم جارەمان کاک ئاریان کەریمە کاک ئاریان کەریم یەکێک لەو گۆرانیبێژە گەنجانەیە کە تازات و تەنەو بواری هونەرەوە و تا ئێستا چەند ساڵێکە کە لەم بوارەدا خزمەتێکی بەرچاوی بە مۆزیک و گۆرانی کوردی کردووە پێمان خۆشەکە لە بەرنامەکە تیشکی بخەینە سەر ئەو کارانەی کە کردی و هەروە خۆی لە زمانی خۆیەوە باسێک لە هونەرەکەی بکە بزانی چی کردەوە و چۆن ناتوانێت دنیای گۆرانی وتن کاکەرەنگیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی زۆر سپاس بەخێر بێن سەرچاو هەربژیت کاک ئاریان ڕواڵی بەرنامەکە وایە هونەرمەندان یا گۆرانی بێژن خۆناسانیگیان هەیە بۆ بینەرانی بەڕێز کاک ئاریان کێیە؟ بەڵێ من ئاریان کەریم خەڵکی شاری هەڵەبجەم ساڵی 1984 لە شاری هەڵەبجە شەید لەدایک بوو بڵێ خوێندنی سەرەتاییم تەواو کردو بڵێ بەداخەوە لەبەر وەزعی ناخۆ و شەڕی ناخۆ نەمتوانی درێژە بە خوێندنەوە ئێستا لە شاری سلێمانیش هیوا دەرمەر سەرکەوتوو سپاس بەداخەوە ئاوارەی و شەڕ و ماڵوێرانی کورد هەر بەردەوامە بەڵێ هەتا ئێستاش کە هەر بەم دەردەوە ئەناڵین حەزەکەم باسێک لە ئەوکە چۆنەتی نێو دنیای گۆرانی وتن چون بوو ئەو ڕێچکەیەت گرت بەڵێ نەبێتە قسەیەکی تەقلیدی و دووبارەی کە ڕۆژانە ئەکرێت من هەر لە مناڵیەوە لە سەرەتایی مناڵیەوە حەزم لە کاری هونەری بوو حەزم بە کاری هونەری بوو بۆیە لە زۆر شوێن ئەڕۆشتمە زۆر شوێن بۆ ئەوی هاوکاریم بکەن بتوانم کاری هونەری بکەم بەڵام بەداخەوە ینی ئەو تمۆحەم چۆن بڵێ هەر لە مناڵیەوە سەری نەگرت نەهاتە جێهاتە نەگەیشتم تا ساڵی 2009 کە بەرنامەی کورسستار دەستی پێکرد لە کەناڵی کورسستار بۆ تاقیکردنەوەی دنگی و گەنجانەی کە پێیان خۆشە گۆرانی بڵێن بڵێ خۆشبەختانە من ئەوە دەرگایەکی زۆر باش بوو بۆ من کە توانیم هەم خۆم هەم هونەرەکەشم بە ئەو بەهرەیەشی کە هەمە بە خەڵکی کوردستانی بناسێنم هیوا دەرمەر سەرکەوتووبی دیارەوە لەو ئەو بەرنامە پرۆگرامانە دەواازەیەکەن بۆ ئەوەیە کە گەنجان بیانەوەی خۆیان ببینەوە لە دنیای هونەرە بەڕێزت ئەلبومێکە دەرکردەوە بەناو ئەلبومی تاج لە دوای ئەوەی کە لە کوردستان دەرچووی وانە حەزەکەم باسێکە و ئەلبوم بکەی چەند گۆرانی لە خۆی گرت بوو بەڵێ دیارە دوایی ئەوەی کە توانین پلەی یەکەم بەدەستبێنم لە بەرنامەی کورسستار خۆشبەختانە کەناڵی کورسات هەستان بە کاری سیدێک بۆ من کە خۆی لە نۆتراک گرت بوو بەڵێ کارەکانمان هەمووی لە شاری سلێمانی کرد بەڵێ چەند کارێکیش لە شاری هەولێر توانیم چەند کلیپێکی بۆ بکەم و ساڵی 2011 بڵاوم کردەوە ئەو گۆرانیانە کە کی هەڵی بژارد بوو بۆ خۆت هەڵبژارد هەڵیان بژارد بوو بەڵێ من بە حکمی ئەوەی سەرەتای کاری هونەریم بوو کە بتوانم بەو شێوازە بناسرێم حەزم کرد کاری باش بکەم بۆیە پەیوەندیم با چەند هونەرمەندێکەوە کرد لەوانە کاک عەدنان کەریم کاک ئیسماعیل سابووری و کاک نیاز نووری و کاک چەند بەڕێزێکیکە کە هاوکاریان کردم توانیم ئاوازەکانی لەو سیدەیە کۆکەمەوە و بتوانم بڵاویکەمەوە
فلکلۆر بوون ئاوازەکان یا هوەر یا تازە هەمووی بوون کاری تازە بوون هەمویان کاری تازە بوون. شعرەکانی کێ هەڵی بژار بوو شعرەکانی خۆم شعرەکانم هەڵەبژارد بەڵێ ئیسفادەم لە چەند شاعیرێکی بەڕێز کرد کە لەوانە کاک ساڵح بێچار لێرەوە ڕێز و احترامم بۆی هەیە کاک ئاری عەبدولەتیف و چەند شاعیرێکی کە ئێستا داوای لێبوردنەکەم ئەگەر ناوەکانیانم لە خەیاڵ نەبێ بەڵام هەمووی کاری باش و کاری جوان ئەو لای خەڵکیشەوە پێشوازیی باشی لێکرا. کێ مۆزیکەکەی کرد کاری مۆزیک تەنها کەسێک نەبوو کاک توانە خورشید کاری مۆزیکی بۆ کردم کاک خەلیل کاری مۆزیکی بۆ کردم کاک هێمن حسێن کاری مۆزیکی بۆ کردم و چەند بەڕێزی تریش هەر لە شاری سلێمانی. ئاوازەکانی کێ بوو ئاوازەکان وەک ئاماژەم پێکرد کاک ئەدنان کەریم ئاوازێکی یامێکە بۆ خۆی نێوت بوو نە هەر بۆ منی دانا ئاوازەکە خۆم شعرەکەم بۆ برد و ئاوازێکی یامە کە بەڕاستی ئەچی زۆر لەگەڵم کێشا من لێرەوە احترامێکی تایبەتم بۆی هەیە. کاک سمای سابووری کە ڕۆژێک لە ئاهەنگێکە ئاهەنگێک کۆی کردینەوە ئەویش وعدیە کە ئاوازم ماتێ و هاوکاریم کە بە خۆشبەختانە ئاوازێکی یامێکە زۆر بەدڵم بوو زۆرم پێخۆش بوو زۆر جوان بوو. کاک نیاز نووری و کاک ڕێناس عەلی ئەمانە و کەسانە بوون کە هاوکاری منیان کرد لەو بەرهەمە بەڵێ هیوادار مەر سەرکەوتوو بن ئەوانەی دەستیان خۆش بێ هەر جنابیژی سەرکەوتووبی کلیپی بۆ کراوانە بەڵێ چەند کلیپێکمان بۆ کرد بۆ مجموعی کلیپەکان سەرجەم کلیپەکان چەند کلیپ سەرجەم کلیپەکان 9 بۆ 10 کلیپە تقریبا 9 بۆ 10 کلیپ بەڵێ هەمویان ئاوازی تازن بەڵێ 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 هیوادار مەر بژی هەر سەرکەوتووبی لەگەڵ کاک ناسر لەگەڵ کاک ناسر سرودێکتان وتەوە سرودێک چییە باسێکی بکەیت لەگەڵ کاک ناسر سرودێک کۆی کردینەوە کە شتێک بوو بۆ سرودێک بوو بۆ ئاڵای کوردستان بەڵێ کە خۆشبەختانە لە شاری سلێمانی تۆمارمان کرد بە دوێت ئیشەکەمان کرد و لە شاری خانەقین کاری کلیپمان بۆ کرد و لە کەناڵەکان بڵاو بوو. ئەو سرودەکەی کیودانانەکەی ئاوازەکەی هیوی برای بەڕێزم کاک ئاکۆ عەزیز هۆنراوەکەشی کاک نەورۆزیمان کرد کە کارێکی زۆر جوان و زۆر نایب دەرچوو. ئەو کلیپانەیە کە کردویانە کێ بۆتی کرد سەرجەم کلیپەکان لەلایەن کۆمپانیاوە کراوە کوێنە کردووە سپانسەرت کێ بووە من زیاتر چونکە بۆ هونەرمەندی تازە گەنجاوە ناڕۆن بەرەوە پیریەوە دیارە توانایت لەبەر ئەوەیە کەناڵی کورسات توان بڵێم تاکە کەناڵ بووکە زۆرترین و باشترین هاوکاری منی کرد کەناڵی گەلی کوردستان و کەناڵی خاک تیڤ ئەمانە ئەو کەناڵانن کە بەڕاستی هاوکاری منیان کردو بەدەر لەوە تا ئێستا توان بڵم هیچ کەناڵێک تا ئێستا هاوکاری منی نەکردو بۆ کاری کلیپ. هیوادارم جوان لەم قسانە بێت و ئەوانیش نەک هەر بۆ من بۆ چەنەها گەنجی بەهرەمەند و هونەرمەندی باشمان هەیە کە زەڕورن بەکاری کلیپ بۆی زیاتر بناسیرن زیاتر بڕۆنە ناو خەڵک هیوادارم دەستیان بگیرێ و ئاوەڕیان لێ بدرێتەوە. هیوادارم ڕاستە کاک ئاریان پێشتر کە هونەرمەندانی ڕەسەنی ئێمە ئەو هەموو بەرهەمە نایابیان تۆمار کردو ئێمە گوێمان لێبوو تەواوی ئەوانە لە ڕادیۆکانە گوێمان لێبوو ئێستا خەڵک بەو شێوەیە گوێ لە ڕادیۆ ناگری وەکو جاران هەر سەیری تەلەڤیزیۆنەکانەکەن و ئێستا هونەرمەندان لە تەلەڤیزیۆنەکانەوە دەرەکەون زیاتر بۆیە کلیپ گرینگە ئاواز گرینگە کە چۆن بێ هەڵبژاردننی تێکست یا شعر گرینگە ئەمانە هەموو کۆڵەکەن بۆ ئەوەیە کە گۆرانی بش بتوانێت لە نێو جەماوەرە گۆرانی بتوان لە نێو جەماوەرە خۆی دەربخەوە بەرحەڵ جەماوەر چاوەڕوانی لێ بکەن لەگەڵ کاک نەجمە چی پەیوەندی دەیوازان لەگەڵ کاک نەجمەی غوڵامیش دیارە ئەو زۆر حەزی لە دەنگی جنابتە لەگەڵ کاک نەجمە دیار بوو ئەو کات لە کەناڵی کورسات من ئەو بەرنامانەم ئەکرد بەرنامەی کورستار بڵێ کاک نەجمە لە ئەوروپاوە لە وڵاتی سویدەوە زۆر تەرکیزی لەسەر بەرنامەکە بوو بەڵێ بۆیە کە هاتەوە بۆ کوردستان بەرنامەیەکی کرد لە کەناڵی کورسات داوایان لێ کرد کە دوو کەسی لەگەڵ بێت بۆ بەرنامەکە و بۆ
قسەکردن لەسەر کاری هوەنەری ئەو شتانە. کاک ناسەڕی هەڵبژاردەبوو و بەدەرلەوە خۆشبەختانە منیشی هەڵبژاردەبوو، من بە خۆشحاڵیەوە چوومە و بەرنامەیە و ئەتوان بڵێم ڕۆژێکی زۆر خۆش بوو کە لە بینی دوو هونەرمەند ناسیرە ڕەزازی و نەزبەدین و غڵامی دانیشتە بووم. توانی مە ڕۆژە گۆرانیی کاک نەزبەدین بە خۆشەویستی کاک نەزبەدینەوە بڵێمەوە. بەڵێ دیارە کاک نەجمە و کاک ناسر و هونەرمەندانی گەورە سەری ئەو بەرنامانەکەن و بە بەردەوامی سەرنجە دەنە سەر گۆرانی بێژە تازەکان بزانن کێ دەنگیکیان تایە، کێ توانە و تااقەتیکیان تایە بۆ ئەوەی کە بتوان یارمەتی دەری بن، هاندەری بن. با ئێستای گوێمان لە کلیپێک بێ کە بۆ جنابر کراوە بەناوە تا دەمرم ئەو کلیپە چۆن کراوە حەزەکەم باسێکی بکەی ئاوازەکەی هیتیە. بڵێ کاری هۆنداوی کاک ساڵح بێچار بڵێ کە بەڕاستی هەموو کارەکانی ناوازن، کاری ئاوازیشی کاکاروانی نەی کە لێرەوە ڕێز و احترامم بۆی هەیە. بڵێ گۆرانی بێژە و ژەنیاریشە. بەڵێ ئەوە کاری سیدیە تازەکەمە کە هێشتا بڵاو نەبووتەوە، بەڵام حەزم کرد چۆن بڵێ وەک بەرکۆڵێک ئەوە بە گوێی خەڵک ئاشنا بکە. هیوا دەرمە سەرکەوتوبی بینەرانی بەڕێز با گوێمان لە ئەو گۆرانیە بێ هەتا دەمرمەوە دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە لەگەڵ کاک ئاریان کەریم. هەتا دەمرم لەگەڵ دووری تۆ ڕانایە، هەتا دەمرم لەگەڵ دووری تۆ ڕانایە، سەرەڵ دەگیرم شوێنێک بێت تۆ بێلانایە، سەرەڵ دەگیرم شوێنێک بێت تۆ بێلانایە، ڕادەمێنم دەنگی هەنا سەدێتە ژوێم، دادەمێنم تۆ لەگەڵ مای تو دووری لێ، لە خەیاڵما تۆ هەر کچەکەی جاران، تۆ لە ساڵما وەرزی عاشق و مەجبارانی، لە خەیاڵما تۆ هەر کچەکەی جارانی، تۆ لە ساڵما وەرزی عاشق و مەجبارانی، هەتا دەمرم لەگەڵ دووری تۆ ڕانایە. چاودا ئەخەم هێشتا دەستت لە دەستمایە، هەرچی بکەم دەنگت هەر لە گوێی هەستمایە، چاودا ئەخەم هێشتا دەستت لە دەستمایە، هەرچی بکەم دەنگت هەر لە گوێی هەستمایە، بە چرپەیەک لێوەکانت دەیهەژاندم، بە خوورپەیەک دڵ دەیانجار دەگریاندم، هەر نیگایەک بەس بوو کە من ئیتر بفڕم، لە جێگایەک بە دووریت ڕاهەیەم دەمرم، هەر نیگایەک بەس بوو کە من ئیتر بفڕم، لە جێگایەک بە دووریت ڕاهەیەم دەمرم، هەتا دەمرم لەگەڵ دووری تۆ ڕانایە. کاک ئاریان
بەدر لەو چەند هونەرمەندێک کە یارمەتیان کردووی کێتر یارمەتی کردووە هونەرمەندانە لە شاری سلێمانی لە هەولێر لە هەڵەبجە؟ بەڵێ وەک کاری هونەری ئەتوانم بڵێم زیاتر کاکدیار قەراخی زۆر لەگەڵم خەریک بووە. بەڵێ زۆر هاوکاری کردووم هەم بۆ ئەوەی کە بتوانم چۆن گۆرانی بڵێم، بزانم چۆن گۆرانی بڵێم و چی بکەم لە کاتی گۆرانی وتنە. بەڕاستی زۆر هاوکارم بووە. بەدەر لەوە چەند هونەرمەندێکی کە هەبوون کە ڕێنمایی باشیان کردو. بەڵێ ئەتا کاک ناسیر ڕەزازی من احترامم بۆ هەیە. هاوکاری کردوم لەوەی کە چۆن بزانم گۆرانی هەڵبژێرم یا چۆن فێری ئاوازدانان بم. بەڵێ بەڕاستی خەڵک چەند هونەرمەندێکن کە زۆر ئاگیان لێمە و زۆر هاوکاری مەکەن لەو شتەی کە پێشتر خۆیان پێیان تێپەڕیون. بەڵێ مەقامیش دوتووە هەر ئەوانە یارمەتی دەرت بوون یا حەز و خولیای خۆتە بۆ مەقاموتن؟ طبعاً گۆرانی بێش هونەرمەند ئەبێ بزانێ بە زۆر شێواز گۆرانی بڵێ مەقامەکان لەسەر هەموو مەقامەکان بتوانێت گۆرانی بڵێ. منیش هەوڵم ماوە ینی نازانم تاسم سەرکەوتوو بووم بەڵام هەوڵم ماوە کە بتوانم مەقامات بڵێ بڵێ لەسەر مەقامات کاری بکەم. ئەو ناوچەیەکە بەڕێزت لەدایک بووی ناوچەیەکە کە هەڵەبجە بەڕاستی توانم بڵێم دڵی هەورامانە و زۆربەی هونەرمەندان شاعیران ئەدیبان لەوێ چەکەرەیان کردو و لەوێ گەشەیان کردووە سیرەکەی گۆران گەیشتووەتە چڵە پۆپەی شیعری کوردی و زۆربەی هونەرمەندان لەو ناوچەیە بوون. حەزەکەم باسییان بکەی و کاریگەری ئەوانەی لەسەر بەڕێزت؟ بەڵێ پێم وابێ زۆربەی خەڵک ئەوە زانێ کە هەڵەبجە شاری شاعیران بووە. بەڵێ شاری کەڵە شاعیران ئەحمەد موختار جاف و گۆران و نالێ و چەند شاعیرێکی کەکە. بەدەر لەوەش تایبەتمەندیێکی خۆی هەبووە کە لە شێوازی گۆرانی وتن ئێمە منتقی هەورامانمان هەیە کە ئەتوانم بڵێم شێوازێکی زۆر تایبەتیان هەیە کە لەو بڕواایانیم کە ئەگەر هەورامی نەبیت بتوانین گۆرانی هەورانی بڵێ. بێگومان ئەوش یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەو سنوورە. بەدەر لەوە ئێمە لە شاری هەڵەبجە چەند هونەرمەندێکمان هەیە کە خۆشبەختانە ڕێچکەی هونەریان گرتووە هەر کە جۆل لە گۆرانیەکانیان ئەبێت ئەو مەنتیقەیەت بیرەکەوێتەوە. لەوانش کاگە وشاری حەمەفەرەسکە کارەکانی جێی شانازین بۆ خەڵکی هەڵەبجە بەڕاستی کاگە مەریوان سەفادین بە هەمان شێوە کە گوێ لە دەنگێ بێ هەستەکەی ئەمە ئەتر تۆ لە یەکێک لە شوێنەکانی هەڵەبجە دانیشتوو ئەنی بەڕاستی ئەو تایبەتمەندیانی تایە ئەو شارە. کەسانیتر هەن وەک حەمەقتووە؟ بەڵێ عەفوم کە کاگە محەممەد عەبدول کە ناسرا بوو بە حەمەقتوو شێوازێکی زۆر تایبەتی هەبووە تا ئێستش لە زاری زۆربەی هونەرمەندە گەنجەکان ئەوترێتەوە گۆرانیەکانی و بەدەر لەوە کاک ڕاستە پێڵێن عوسمان چەمنەیی بەڵام بەڵام هەر لەو سنوورە بوو زۆربەی کارەکانی لەو سنوورە بووە کە ئەمانە بەڕاستی جێی شانازین ئەتوانم بڵم سەرۆرێکی گەورن بۆ هەڵەبجە و سنووری هەڵەبجە و ئەمەستا عین شەونم کە بەڵێ بڵێ هەم شاعیرە هەم نووسەرە ئەدیبێکی گەورەیە ئاوازدانەریجە ئاوازێکی بۆ عومەر ڕەزا داناوە هاتم کە زۆر خەڵک بیرەوەری لەو گۆرانی هەیە و یەکێک لە سرودەکانی کە دایناوە سرودی نەورۆزە چاوەگی ئاگرهێز و گیانمە باوەڕی بەرزی نیشتمانمە. ئەوانە چ تەسیریان لەسرت بووە وەک خۆتەوەی کە بتوانی زیاتر هاان بگری و لە ملودی ئەو ناوچەیە کەڵک وەربگری بۆ داهاتوو ئێستا؟ من حەزەکەم ئەو گۆرانینی کە ئێڵێم
تەنها بۆ منتیقی خۆم نەبێ بڵێ ئەمەوە گۆرانی بۆ هەر چوار پارچەی کوردستان بڵێن بەڵام بەداخۆ من نازانم بە شێوەزاری کرمانجی بادینی ئەو زمانە فەسیحیانم نییە کە بتوانم گۆرانی بۆ ئەوان بڵێم بەڵام هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانم گۆرانیش بۆ ئەوان بڵێم من بەڕاستی ئەوان جێیشان بۆ من نەهێشتەوە کە من بتوانم منیش فەسیحیت ینی بڕۆمە سەر ڕێچکەی کاگ و شار و کاگ ئەو بەڕێزە ئەو هونەرمەندە بە ڕێزانی دەبەری هەڵەبجە و شاری هەڵەبجە بۆیە حەزم نەکرد تەنها چۆن بڵێ مۆچی هەڵەبجەم پێوە دیار بێت چەند من شانازی پێوەکەم کە خەڵکی هەڵەبجەم حەزم کرد کار پێش هەموو شتێ بۆ هەڵەبجە بکەم بۆ خەڵکی هەڵەبجە بکەم دواتر بۆ شارێک باقیتی شارەکانی کوردستان ئاوازی گشت بۆ هەڵەبجەوتووە من ئەو عادێکم بە خۆم و بە خەڵکەکەم میاوە کە لە هەموو سیدیەک بتوانم گۆرانێک بۆ هەڵەبجە بکەم خۆشبەختانە تا ئێستا 2 سیدیم هەیە سیدی یەکەمم کە گۆرانی تاج بوو ئاوازی کاگ نیاز نووری بوو کاری هۆنراوەی کاک ئاری عەبدولەتیف بوو کاری مۆسیقی کاک هێمن حسێن بوو ئەوە پاش تاوابوونی کورستارم ڕاستەوخۆ دەستم بە گۆرانیە کرد بۆ هەڵەبجە کە خۆشبەختانە یەکەم کلیپیشم بوو توانیم هەر ئەو ساڵێک لە 16 دایبەزێنم لە کەناڵەکان ئێستاش بە هەمان شێوە لەم سیدیە تازەم کاریش کەشم کردو بۆ هەڵەبجە من لێرەوە دیسانەوە بە خەڵکی خۆمەڵێمەوە کە بتوانم هەموو ساڵێک یان هەموو سیدیەک بتوانم کارێک بۆ هەڵەبجە بکەم کە جێی شانازیم هیوادارم هەر سەرکەوتوبی هەڵەبجە کارە ساتێکە کە بەڕاستی نەگەر ڕۆژ و نەگەر ساڵ و نەکەر لە ساڵ یادیە بەڵکە هەموو جارێکمە برینمان دێتەوە سۆ هەروەک ئەو کاتێکە ئەو کیمیانە بەسەر ئەو خەڵکە خۆشەویستە ڕژاند و 5,000 ئینسانی بێگوناح بوون بە قوربانی باسی کاگوشار حەمە فەرز کرد کاگوشار حەمە فەرجێکی لەو گۆرانی بێژانەیە کە گۆرانی خاو یا بە شێوەی گەڕیان ئەڵێ کاریگەری ناوچەی ئەردەڵان و ناوچەی سنە و ئەو منتەقانەی لەسەرە گۆرانی گرتووە گۆرانی گەڕیان بەڵێ بە حکمیەوەی کە ئێمە چۆن بڵێ هاوسنووری لەگەڵ ڕۆژهەڵات کاریگەری تا ڕادێک خەڵکی ڕۆژهەڵاتمان لەسەرە بۆیە منیش حەزم کرد کە کارێک بکەم لە ڕۆژهەڵاتی شوێ لە بچیرە بەڕاستی خۆشبەختانە ئەو کارم کرد کەسێ نییە هۆنراوەکەی برای بەڕێزم کاکاری عەبدولەتیف بوو کە پیشانی کاکاروانم ما کاکاروانی نەی زۆر پێی جوان بوو کردی بە ئاوازێکی بۆ دانا خۆشبەختانە لە هەمان کاتە بردمە لای برای بەڕێز و خۆشەویستم کە توانە خۆشیت کە کاری مۆسیقیی زۆر جوانی بۆ کرد هەمان ساڵیش کاری کلیپان بۆ کرد بۆی چۆن بڵێ هاوڕێیانمان لەو دی لە ڕۆژهەڵات گوێیان لێ دەستان خۆش بێت کارێکی جوانە بەڕاستی شعرەکەی شعری عروزیە بەڵام بە شێوەی گەڕیان ترا چون گەڕیانەکان زیاتر شعری پەنجەی بەکارەبن و شعری پەنجەی زۆر سوار و لەبار و هارمونیکە بۆ گۆرانی کوردی و ئێمەش کورد هەر زیاتر بۆ گۆرانیمانوەتەوە نە بە شعری عروزی وەک شعرەکانی مەولەوی وەک شعرەکانی زۆربەی ئەو شاعرانەیە کە لەسەر تەنانەت خودی گۆران لەسەر شعری پەنجەی وتویە هەورامیەکان زیاتر بەزار ئەو زاراوەکانی کەڵوەڕ ئەوانە هەمویان شعری پەنجەی جوان جوانیان تەیە ئەم باسێک لەم سیدیە تازایەت بکە ئەمەی کە قەرارە بێتە بەرهەم و چەند گۆرانی لە خۆی گرتووە ناوی چییە؟ ئەم سیدیا ناوی هەتا دەمرمە کە بۆ گۆرانیەوە ناوم ناکە کلیپ کراوە بەڵێ ئەم سیدیا ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە بەڵێ لە شاری سلێمانی کارەکانمان بۆ کردووە هەموو کارەکان تاوا بوون تەنانەت چاپیش کراوە بەزەوەی ماوە بڵاو بێتەوە بەڵام ئێستا سەیری ئەو زروفاکی کە ڕۆبەڕووی کوردستان بۆتەوە برا پێشمەرگەکانمان لە پێشەوەی سەنگەرەکان لەو زروفەن کە هەیە ئێستا بەدەر لەو ئەو قەیرانەکە لە کوردستان هەیە بۆیە هەر من نیم زۆر هونەرمەندی کەش هەیە لەبەر ئەم قەیرانە و ئەم وەسعە کارەکانیان ڕاگرتووە هیوادارم ئەم قەیران و ئەم وەسعە بە زووی کۆتایی پێبێت و ئێمەش بتوانین و
ئێمە و خەڵکیش بتوانین کارەکانمان بە ڕێکوپێکی بەڕێوە هیوادارم حەزەکەم باسێک لە ئاوازەکانی بکە هین کێن کێ پێداوی کی یارمەتی دەرت بووە مۆزیکەکەی کێ کردوویە بەڵێ شعرەکانی هی کێن ئەمە تەنیا خۆی ئەم کاگاریان بینەرانی بەڕێز کە گوێ لە گۆرانی کە گرن ئەم گۆرانیە کۆمەڵێک کاراکتەر و کەسایەتی لە پشتیەوە هەیە حەزەکەم ئەمانەش ون نەبن ناویان بزانن کێیە بۆ ئێستا باشترین ئاوازدانەرمانەیە کەس نایناسی بەڵێ من حەوت تراک گۆرانیم کرد ئەو حەوت تراکە ئیسفادەم زیاتر لە 3 شاعیر کرد لەوانە کاک ساڵح پێچار کاک عاری عەبدولەتیف و کاک ڕێناس و عەفوم کە کاک ئەحمەد محەممەدیش ئیسفادەم لەو 4 شاعیرە کرد زیاتر بۆ کاری ئاواز ئیسفادەم لە کاکاروانی نەیکرد کە بە چەند ئاوازێک هاوکاری کردم کاک ڕێناز عەلی لێرەوە ڕێزی تایبەتم بۆی هەیە بەڕاستی زۆر چۆن بڵێ هاوکارمە لە کارەکان کاک لاوگلەتیف کاری موسیقی بۆ کردم بۆ کۆی بەرهەمەکان بۆ کۆی بەرهەمەکاننا بۆ یەکێک لە بەرهەمەکان کاک نیازنووری بە ئەوش ناوی لەبیر نەچێ ئەوش یەکێک لە ئاوازەکانی پێدا کاگلاو لەتیف کاری موزیکی بۆ کردوم کاک توانە خورشید کاری موزیکی بۆ کردم کاک سعید کە هاوڵاتیەکی فارس بوو خەڵکی ئێران بوو لێرە هاوکاری کردم کاری موزیکی لەگەڵ کردم و ئاوازێکی زۆر جوانیشی ئامەکە زۆر بە کوردیانەوتم بێگومان فترەیەک لەم دیژا بوو توانی بووی چۆن بڵێ ئاوازی کوردی وەرگرێشتی کوردی وەرگێ و ئاوازێکی کوردی زۆر جوانی ئامێ بەڕاستی لێرەوە زۆر احترامم بۆی هەیە چکە زۆر هاوکاری کردم ئەمانە و کەسانە بوون کە لە پشتی ئەم کارانەی منەوە بوون هیوادارم هەر سەرکەوتون دەستی ئەو هونەرمەندانەش خۆش بێت کە بەڕاستی ئەوە بە پەرۆشەوە لەم وەزعیەتە لەم بارۆدۆخە قەیراناویە کە یارمەتی دەر و هاندەری هونەرمەندانن جنابەت لە کاتی هەڵبژاردننی شعرە لەسەر ئاوازێک حەزەکەم باسی بکەیت چۆنەمە ئەحساسی خۆت تێکەڵ بە هەردووکانەکەی من زیاتر شعرێک هەڵبژێرم کە ڕنگدانەوەی ناخی خۆم و ناخی ئەو خەڵکە بێ بەڕاستی ئەوە زیاتر من ڕاکێشەکە من ئەو کارە بکەم بە گۆرانی لەبەرەوەی ئەم زووترە چێتە ناو خەڵک و ئەم ڕنگدانەوە و دەنگدانەوەی ئەو خەڵکەشە بەڕاستی چکە شاعیر کە شعرە نووسێت تەنها بۆ خۆی نانووسێت ڕۆژانە بەناو خەڵکە ئاگەڕێت زۆر جار ینی شتێکی بەسیت ئەو ئەتوانێت چەند پەڕە شعرێکی لەسەر بنووسێت منیش بێگومان ئەوەم کردوتە پێوە بۆ خۆم کە کارێک بێ ڕنگدانەوەی ناخی خۆم پێشەمە شتێ دواتر خەڵک ئەو شتەی لە نێو کۆمەلگایە دیسانەوە بە شێوەیەکی تر پێشکەش بە کۆمەلگای بکەیت ئێستا خەریکی کۆنسرتێکی وا بزانم لە هەڵەبجە حەزەکەم باسێکەوە بکەی چۆنەکەی من هەموو کات خزمەتکاری هەڵەبجەم کە ئێستا زۆر بەداخەوە بۆ کاری هونەری زۆر کەس و لاوازە لەبەرەوەی کاگوشیارمان هەیە لە دەروەوەی وڵاتە کاگ مەریوان سەفادینمان هەیە لە دەروەوەی وڵاتە ئەو کەسانی کە کاری مۆزیکەکەن بەڕاستی زۆربیان لە شاری سلێمانین هەرچەند خۆشم لە شاری سلێمانین بەڵام ئێستا هەستەکەم شاری هەڵەبجە ئەو هونەرەی پێشتری لە دەستیاوە بەڕاستی کار و چالاکی زۆر کەم تیاکرێ کاری کۆنسێتی زۆر کەم تیاکرێ کاری شانۆیی بەڕاستی زۆر کەم تیاکرێ بۆیە من ئەمە یەکەم کۆنسرتم نییە لە شاری هەڵەبجە ئەمە ئەتوان بڵم سێهەم کۆنسرتمە لە ساڵی 2011 ئەمە سێهەم کۆنسرتمە کە من تیاکەم بۆیە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە حەزم کرد کە شتێک بکەم کارێک بکەم بۆ ئەو مەبەستە بۆ ئەو خەڵکە بۆ ئەو مەبەستەش بارحاڵ دیاریک بێ بۆ پارێزگابوونی بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە بۆیە خۆشبەختانە ئەڵێم بەخۆ بەخش و بەمانوبوونێکی زۆریش
ئێستا هەستاوین بۆ کارە و چەند ڕۆژێکە خەریکی تەمرین و ئەوانین ئینشاڵڵا سبێنێ بەبێ بلیت بەبێ مقابل لە شاری هەڵەبجە لە باخی گشتی کارەکانمانەکە. ئەو پێشتر لەکوێ کۆنسرتت داوە غێری هەڵەبجە؟ کۆنسرتمان کردووە لە سلێمانی کۆنسرتم کردووە لە هەولێر کردومە لە دەرەوەش لە ستۆکۆڵم کۆنسرتم کردووە. ینی چالاکیت بووە بە بەردەوامی لەم چەند ساڵە؟ بەڵێ هیوادارمە سەرکەوتووی بژیت. کاک ئەرێنگەن بەرەو کۆتایی بەرنامەکە چین حەزەکەم شتێکی تایبەتی هەیە بۆ خۆت باسی بکەی من باسم نەکرد بێت باسی بکەی بۆ بینەرانی بەڕێز بۆ عاشقانی دەنگی خۆت. بەڵێ من لێرەوە بەڵێن بە جۆگرانی خۆمەیەم کە نەوەستم تا بتوانم کاری باشتر و باشتریان بۆ بکەم. هیوادارم کارێکم کرد بێت تا ئێستا کەم نازۆرێک جێ ڕەزامەندی ئەو بەڕێزانە بوو بێت و هەموو لایەک بوو بێت. هیچی ترم نەماوە تەنها ئەوەی کە عەزێتان کێشە هەرکتان کێشا ئێوە دووبارە بە خێر بێن سەرچاو ڕێز و خۆشویستیم بۆ بینەری کەناڵەکەی بەڕێزیشتان هیچی ترم نەماوە. زۆر سپاس هەربژی هیوادارمەر بەردەوام بیت ئەو کەسانش کە یارمەتیدەری هونەرمەندانی گەنجن بە بەردەوامی یارمەتی دەریان بیان خەنە سەر ڕێچکەی هونەر و خزمەت بە مۆزیک و گۆرانی کوردی بکەن. بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ کاک ئاریان کەریم بە ئاوازێکیان بە گۆرانێک دینە کۆتایی بەرنامەکە تا دیدارێکی ترەوە تا بەسەرکردنەوەیکی تر هەر شاد و کامران بن. زۆر سپاس هەربژیت. کەسێنیا بێت و بڵێ باخی عومرت بۆ سوتاوە بۆ ئەوینت نالی ئاسا بوو لە بڵێ ساو هەتاوە کەسێنیا بێت و بڵێ باخی عومرت بۆ سوتاوە بۆ ئەوینت نالی ئاسا بوو لە بڵێ ساو هەتاوە ومە دەروێش و سەراپا نیشتیمانم بوویە بەستی ومە دەروێش و سەراپا نیشتیمانم بوویە بەستی دەورانی جوانی تێپەڕی یادەواریشم بۆ ماوە دەورانی جوانی تێپەڕی یادەواریشم بۆ ماوە دڵم باری وەکو باران کەوتمە بەر پێت واماوە بۆ بێوەفای عەزیزان لە گریای شێتامە
زان لقرياي شيتا ماما نجيورو لابستو دوحاوي سافر قرتمي ما واشو دريجا بكم خامي تربي ماما نايا واشو دريجا بكم خامي تربي ماما